ئەمڕۆ پەرلەمانی کوردستان پێشنیازە یاسایەکی زۆر گرنگی پەسەند کرد کە پێشنیازە یاسای پاراستنی بەرهەمی خۆماڵیە لە هەرێمی کوردستان بۆ پاراستنی بەرهەمی ئەو جوتیار و ئەو کشتیار و ئەو خەڵکە ماندووەی کە لە هەرێمی کوردستان بە ڕەنج و ماندووبوونی خۆی بەرهەمەهێنێ بۆ پاراستنی ئەو بەرهەمە پیشەسازیانەی کە لە هەرێمی کوردستان لەلایەن کارگەکانی هەرێمی کوردستانەوە بەرهەمەهێنرێن و لە بازاڕەکانەوە وەکو پێویست ساغ نابنەوە. ئەم یاسایە بۆ ئێمە یاسایەکی گرنگ بوو و استراتیژی ئەم خولەی پەرلەمانی کوردستان بوو. بەڵام جێی ئەسەفە کە هەموو جارێک کە کۆبوونەوەیەکی وا ئەکرێ ڕووداوێکی لابەلا و لاوەکی ڕووەدا کە ڕەنگە ببێتە هۆکاری داپۆشینی ئەوەی کە ئەمڕۆ کراوە یا لەو ڕۆژانەیە ئەکرێ. زۆر درێژەی نادەمێ بەڵام ئەمەوێ ئەوە ڕوون بکەمەوە ئەمڕۆ برای ئازیزمان کاکتۆر کاظم کە هاتبوو بۆ پەرلەمان بە قسەی خۆی تەبانەوە ئێمە دواتر گوێمان لە قسەکانی خۆی بوو ئامادە کرابوو ئاراستە کرابوو بۆ ئەوەی پیاڵا و دوور لە ڕووتان و دوور لە ڕووی ئەو خەڵکەی کە گوێی لە ئێمە بێ بگرێتە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان واتە ئەو پێشتر خۆی ئامادە کردووە کە ئەم کارە بکە لە ڕاستیە ئەو ئیشەکەی زۆر ترسنۆکانە بوو جارێ هەڵی نەداوەتە سەر ستەیجی سەرۆکایەتی پەرلەمان نەک ستەیجی سەرۆکایەتی پەرلەمان هەڵی نەداوەتە سەر ستەیجی لیژنەکانی پەرلەمانیش کە دانیشن بەڵکو فڕێداوەتە بەردەمی خۆی لەو شوێنەی کە ڕیزە کورسی وەزیرەکانی لێ ئەم حاڵەتانە لە پەرلەماناتی دنیا ڕووەدا بەڵام لەسەرەوە ڕووەدا کە پەرلەمانتارەکە خۆی ئیحساسی هەیە بەوەی کە ئەبێ ئەوە بکە یعنی نەک لە دەرەوە ئاراستە بکرێ. ئێمە نەوەی نوێ هێزێکی سیاسیە لە هەرێمی کوردستان و فراکسیۆنەکەشیان فراکسیۆنێکی ئامادەیە ئێمە ڕێزمان گرتوون وەکو هەر فراکسیۆنێکی تر ئەم قسەیە بۆ چەندەم جارە دووبارەکەمەوە ئەگەر سەبری ئێمە ئەو سەبرە نەبێت کە خوای گەورە بە ئێمەی داوە سوپاس یەکەم ئەو ئارامی و دڵگەورەیە نەبێت کە خوای گەورە بە ئێمەی داوە سوپاس یەکەم ڕەنگە بەڕێوەبردننی ئەم خولەی پەرلەمان ئەرکێکی زۆر زۆر گران بێ و خۆشتان وەکو ڕاگەیاندنکاران ئەو ڕاستیە بە چاوی خۆتانە بینن. ئەوەی پەیوەندی بە موچەوە هەیە و بە لێبڕینی موچەوە هەیە هەست دەکەم بۆ بە بابەتێکی مزایەدە ئەگینا خەڵکی هەرێمی کوردستان باشەزانێ کە موچە لە پەرلەمانی کوردستان نییە خەڵکی هەرێمی کوردستان باشەزانێ کە ئەرکی دابینکردنی موچە ئەرکی پەرلەمانی کوردستان نییە هەمومان لەناو دۆخێکی سیاسی ئابووری ناجۆرین ئەوە 4 مانگە لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا نەتوانراوە پرۆژە یاسای بودجە پەسەند بکرێ لەبەرەوەی بابەتی بودجە و پارە و نرخی دۆلار و تەرخانکراوی پارێزگاکان و تەرخانکراوی هەرێم و ئەم بابەتانە بوعدە سیاسیەکەی زاڵترە لەسەر بوعدە مادیەکەی و لەسەر بوعدەیان ڕەهەندە ئابووریەکەی هێنانی ئەم شەڕە لەلایەن پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و تەنانەت هەندێک لە فراکسیۆنەکانیش کە خۆیان لە حکوومەت حوزوریان هەیە بەڕاستی شەرفرۆشتنێکە کە باوەڕی خۆم وایە بۆ سۆشیال میدیایە سوپاس بۆ خوا بە بەراورد بە ساڵ و نیوێک پێش ئێستا خەڵک زۆر وشیارترە لەوەی کە تێنەگالەوەی کە موچە لەکوێیە پارە لەکوێیە ئابووری لەکوێیە کێ ڕۆڵی هەیە لە ڕەسمکردنی اقتصادا و ئەو بابەتە لە پەرلەمانی کوردستان نییە بەڵام ئیتر ڕەنگە زەمانێکی تریشی هێشتا بوێ بۆ ئەوەی کە پەرلەمانتار هەیە بە درێژایی ئەم 2 ساڵ و نیوە یەک پەیپەر یەک لاپەڕەشی پێشکەشی پەرلەمانی کوردستان نەکردەوە وەکو پرۆژە وەکو بیرۆکە وەکو یاداشت بەڵام 2 دقە 3 دقەی بیدایەت قساکە و ئەڕواتە دەرەوە من زۆر ڕێزیان لێگرم ئێستش بەردەوامم لە ڕێزگرتنیان واجبی سەرۆکی پەرلەمان ئەوەیە ئیدارەی دانیشتەکانی پەرلەمان بدا بەڵام بە هاوسەنگی لە نێوان هەموو پەرلەمانتارانی کە لەوێ حوزوریان هەیە و بە ڕێزگرتنی مەجلیسی کۆبوونەوەی پەرلەمان ڕێزگرتن لە پرەنسیپەکانی کارکردنی کاری پەرلەمانی ڕێزگرتن لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پەیڕەوی ناوخۆ ڕێگەی پێداوی 1 دقە بۆ خاڵی پەیڕەوی قسە بکەی ئەڵێ بە گوێرەی پەیڕەو من حەقمەیە قسە بکەم چۆن ڕێگەم پێ نادەی ئێڵەن فەرموو 1 دقە قسە بکە 2 دقە قساکە 3 دقە قساکە لەم کاتەکە تەواو بوو بە پێی پەیڕەو ئەڵێ اینجا پەیڕەو چییە چۆن ئەو پەیڕەوەی کە تۆ پێدوایە چییە هەر ئەو پەیڕەوەی ڕێت پێدا قسە بکەی هەر ئەو پەیڕەوەشە واجب لەسەر شانی سەرۆکی پەرلەمان دانێ کە دانیشتەکانی پەرلەمان ڕێک بخاتەوە من لە حەقەکەی خۆم ئەگەر پێی وایە تەمان لە منی نەگرتووە پیاڵاوەکە بەڵام ئەگەر ئەو ئیدعای ئەوە دەکا بانگەشەی دەکا پێی خۆشە دڵی پێ خۆشە پیاڵاوی لە سەرۆکی پەرلەمان گرتووە من لە حەقەکەی خۆم خۆش بووم بەڵام ئەو پەرلەمانە لە حەقی خۆی خۆش نەبووە کاکتۆر کاظم بە گوێرەی بڕیارێکی پەرلەمانی هەتا بە فەرمین داوای لێبوردن نەکا ناتوانێت بێتەوە دانیشتەکانی پەرلەمان